بێگومان کاتێک کە باس لە کۆنفرانسی گۆڕانی کەشوهەواوە بەگشتی باس لە گۆڕانەکانی کەشوهەوا دەکرێت عێراق لەی بەدەر نییە و هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە لە کاتێکدا کە عێراق ئێستا ڕوبەڕووی گۆڕانکاریەکی زۆری کەشوهەوا بۆتەوە بە تایبەتی لە ناوچەکانی خواروی عێراق کە ئەم دیاردەیە زۆر زیاتر دەبینێت و بەشێکی زۆری خەڵکیش کۆچ دەکەن بۆ نمونە نەمانی هۆرەکان لە بەغداد لە عێراق با بڵێن بەگشتی و لە بەغدادیش بە هەمان شێوە ئەو گۆڕانکاریە زۆر بەرچاوە. دەمانێت گفتوگوی زیاتر بکەین لەگەڵ دکتۆر محسن عەزیز بەڕێوەبەری ژینگە لە زیقار چونکە زیقاری شێکێکە لەو پارێزگانی کە گۆڕانێکی زۆری کەشوهەوای بەسەردا هاتووە. ئەم کاتتان باش بەڕێز دکتۆر محسن. کۆنفرانسی گۆڕانی کەشوهەوا لە دووبەی دەتوانێت چی بکات بۆ ئەوەی مەترسیەکانی سەر ژینگە کەم بکاتەوە؟ بناوی خوای بەخشن و میهرەبان لە سەرەتادا دەمەوێت سوپاسی کەناڵەکەتان بکەم بۆ ئەم دەرفەتە بۆ قسەکردن لەسەر گۆڕانەکانی کەشوهەوا و کاریگەریەکانی لەسەر جیهان و کۆنفرانسی COP28 کە ئەو کۆنفرانسا تایبەتە بە گۆڕانکاریەکانی کەشوهەوا لەسەر ئاستی جیهان تایبەتە بە کاریگەریە بێگومان چونکە ئێستا گۆڕانەکانی کەشوهەوا یەکێکە لە کێشە سەرەکیەکانی جیهان ئەو وڵاتە گەورەکان یەکێکن لە کاریگەرە گەورەکانی گۆڕانی کەشوهەوا بەداخەوە عێراقیش یەکێکە لەو 5 وڵاتەی زۆرترین کاریگەری نێرێنی گۆڕانەکانی کەشوهەوای لەسرە. ئەم کۆنفرانسە کە ئێستا لە دووبەی بەڕێوە دەچێت لەم کاتە هەستیارەدا لە 29 مانگەوە دەست پێ دەکات تاوەکو ئێستا بەردەوامە بێگومان کۆمەڵێک کاریگەری گەورەی دەبێت چونکە سەرۆک و بەرپرسانی وڵاتان لەوێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ گفتوگۆ دەکەن و گفتوگۆ لەسەر چڕکردنەوەی هەوڵەکانیان دەکەن بۆ کەمکردنەوەی کاریگەریەکانی کەشوهەوا چونکە عێراقیش پێویستە بە گرنگیەوە سەیری ئەو کۆنفرانسە بکات چونکە عێراق بە سەرۆکایەتی وەفتێکی باڵا بەشداری کۆنفرانسەکە دەکات جەنابی سەرۆکۆمار بەشدار دەکات جەنابی وەزیری ژینگە وەزیری کشتوکاڵ هەمویان لەو وەفدەدان کە عێراق بە سەرۆکایەتی عێراق بەشداری ئەو کۆنفرانسە دەکەن. بەڕاستی عێراق زۆر ئازاری چەشتووە بەهۆی گۆڕانەکانی کەشوهەوا هیوادارین کە ئەو کۆنفرانسە ببێتە هۆکارێک بۆ پشتیوانی نێودەوڵەتی بۆ وڵاتانەی کە کاریگەر بوون بە گۆڕانەکانی کەشوهەوا هیوادارین ئەو کۆنفرانسی یارمەتی ئەو وڵاتانە بدات کە زۆرترین کاریگەری کەشوهەوایان لەسەرە. عێراقی ئەمڕۆ کار بە شێوەیەکی جددی دەکات بە کۆمەڵێک تیمی بەهێزەوە بە کۆمەڵێک تیمی پرۆفشناڵەوە بە سەرۆکایەتی وەزیری ژینگە بۆ ئەوەی کە ئەو گۆڕانکاریانە کەم کاتەوە. بەڵێ بەشداری زیاتر لە 7,000 سەرکردە و کەسایەتی جیهان لە کۆنفرانسەکە نیشانەی گرنگیدان نییە بە مەترسیەکانی گۆڕانی کەشوهەوا ئەو ژمارە زۆرە لەوێ کۆبوونەتەوە لە شارەزایان و لە سەرۆکی وڵاتان. بێگومان ئەم کۆنفرانسە یەکێکە لە گرنگترین کۆنفرانسەکانی جیهان کە گرنگی سەرەکی و سەرنجی سەرەکی لەسەر گۆڕانەکانی کەشوهەوایە. ئەم کۆنفرانسە یەکەمین کۆنفرانسە لەسەر ئاستی جیهان کە زۆرترین سەرۆک و بەرپرس بەشداری تێدا دەکەن و هەروەها کۆنفرانسێکە کە سەرۆکی وڵاتە زلهێزەکان بەشداری تێدا دەکەن کۆنفرانسێکە کە ئەو وڵاتانە بەشداری تێدا دەکەن زۆرترین کاریگەریان لەسەر جیهان هەیە ڕاستەخۆ گفتوگۆ دەکەن لەسەر گۆڕانەکانی کەشوهەوا گفتوگۆ لەسەر شەڕکردنەوەی هەوڵەکانیان دەکەن لە چوارچەوەی بەرنامەیەکدا بۆ کەمکردنەوەی کاریگەریەکانی کەشوهەوا لەسەر ژینگەی ئێستای جیهان. باشە دکتۆر عێراق یەکێکە لەو وڵاتانەی کە کەوتوتە ژێر مەترسیەکانی گۆڕانی کەشوهەوا و دیارترین نمونەش نەمانی هۆرەکانە و هۆری چبایش کە گەورەترین هۆرە ئێستا لە وشکبووندایە. پلان چییە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو مەترسیە؟ لە ڕاستیدا گۆڕانەکانی کەشوهەوا بە شێوەیەکی کاریگەر و بە شێوەیەکی ڕاستەوخۆ کاریگەری لەسەر کەرتی ئاو کردووە لەسەر عێراق. بەشێک لە ناوچەکانی عێراق ئاوەکەیان زۆر کەمی کردو یاخۆت هەر نەماوەتەوە ئاویەکەیان
بە تایبەتی عێراق پشت بە ئاو دەبەستێت دە وڵاتانی کە دراوسێن سەرچاو ئاویەکانی دەکەوێتە سەر وڵاتانی دیکە وەزیری ژینگە و وەزیری سەرچاوەکانی ئاو بەردەوام کار دەکەن بۆ دۆزینەوەی چارەسەری پێویست بۆ ئەو قەیرانە توندەی ئاو کە ڕوبەڕی وڵاتەکەمان بووەتەوە. باشە یەکێک لە چارەسەرەکان ئەوەیە کە چۆن وا بکەین کەمترین ئاو بە فیڕۆ بدرێت یاخۆت وا بکەین خەڵکی هۆشیاری بە فیڕۆدانی ئاویان هەبێت و ئاو بە فیڕۆ نەدەن. هەروەها هەماهەنگیی زۆر باش هەیە لە نێوان وەزارەتی کشتتوکاڵ و وەزارەتی سەرچاوەکانی ئەو لەگەڵ وەزارەتی ژینگە بۆ ئەوەی کە وەزارەتی ژینگە نوێترین تەکنیک و ڕێکارەکان دابین کات تا وەزارەتی کشتتوکاڵ کەمترین ئاو بە فیڕۆ بدات لە کاتی کشتتوکاڵکردن. دەتوانم بڵێم کە هەمانگیکی زۆر باش لە نێوان کەرتە حکوومیەکانی عێراقدا هەیە سەبارەت بەم پرسە چونکە دەزانن کە بابەتی ئاو پەیوەستە بە زۆرینەی وەزارەتەکانی عێراقەوە. وەزارەتەکەی ئێمە زۆر کاریگەرە بە ژینگە وەزارەتەکەی ئێمە گرنگی تەواو بە ژینگە دەدات گرنگی بە کەمکردنەوەی پیسبوونی کەشوهای شارەکانی. باشە دکتۆر ئەگەر چۆن ئەڵێت خاڵ بخەینە سەر پیتەکان دیارترین هۆکاری پیسبوونی ژینگەی عێراق چییە کە مەترسی بۆ سەر کەش و هەوای عێراق دروست کرده بێت؟ بێگومان گۆڕانکاریەکانی کەشوهەوا هەروەکو پێشتریش ئاماژەم پێدا بە شێوەیەکی ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ئاوی عێراق هەبووە. وای کردووە عێراق ڕوبەڕووی قەیرانێکی قورسی ئاو بێتەوە. وای کردووە کە بەشێک لە ئاوی ڕووباری دیجدە و فرات کەم بکات. پێویستە ئێمە ئەو ئاویشی ماوەتەوە دەستی پێوە بگرین و بە فیڕۆی نەدەین چونکە وڵاتەکەمان ڕوبەڕووی قەیرانی ئاو بێتەوە. ئێمە بۆ بابەتی کشتتوکاڵ بۆ ئاودارکردنی شارەکان پێویستمان بە هۆکاری ئەو قەیرانە چییە دکتۆر؟ هۆکاری سەرەکی ئەم قەیرانەی ئاو کەمبوونەوەی ئاو لە عێراقدا هۆکاری سەرەکی کەمبەردانەوەیەتی لە وڵاتانی دراوسێوە. بەداخەوە وڵاتانی دراوسێی عێراق ئەو ئاوەی کە پێویستەوەکو پێویست بەری نادەنەوە کە ئەوەش وای کردووە کە ئاو لە هۆڕەکان و لە بەشێک لە ڕووبارەکانی عێراقدا نەبێت. عێراق ئەمڕۆ دەچێتە COP28 چاوی لەوەیە کە بە کۆمەڵێک پڕۆژە و بە کۆمەڵێک پلانی جیاوازەوە بگەڕێتەوە تا چارەسەری ئەو کێشە ژینگەیە بکات. بەڵێ سپاس بۆ دکتۆر محسین عەزیز بەڕێوەبەری ژینگەی زێقار لەگەڵمان بووت.